خۆشویستان ساڵیادی برای بەڕێز خۆشویستمان کاکە بڕوای وەستا ڕەحیمە لەگەڵ براکانی بەخێر بێن گۆژاری پێنجەم و شەشەم میوانی لایەن هیوادارین ئەمە ئەنگەش وەکو سەرجەماکانی کە بەدڵیان بێت سەرجەم گۆرانەکانیش تایبەتە بۆ چەناڵی یوتیوب کاک داران ئاغا کاکە شێخ تاسیم بەخێر بێی میوانەکانی کاکە یادا کاکە شوانە و کاکە مشتی خۆشەویستی زۆر بەخێر بێت. عجل بوچیاتوی کاتزانی بوچیاتوی کاتزانی داد ندا پشیمانی باوشی کفری ویدای باوشی کفری ویدای چه پیمانی پیشکانی یکم دیدار نگاهی تو یکم دیدار نگاهی تو چرای اوینی دا گرزان هند دیاری باگر کرد هند دیاری باگر کرد تا سراپا خوتی سوتان ئەو نیگارەی دڵی منی ئەو نیگاورەی دڵی منی بەو شارەوە گرێداوە تەلاری عەشقێکی کۆنە ئێستا بووە بە کەلام بۆیە ڕوومایار بەرەو دەریا هەڕوام ئەوێر نەداتەوە دڵنیایە دڵنیایە بەسەر چاوە نەگاتەوە ناگاتەوە
سیرکە چۆن بێ من ڕاهاتووی پێم سیرکە چۆن بێ من ڕاهاتووی دڵ بێ تۆ خەمایە یە سەوداتۆی دڵ بێ تۆ خەمایە یە سەوداتۆی با بچینە مەشایەت بۆ دوعا و نزا دوعا و بۆ دەکای لای ئیمام ڕزای دوعایە دەکەم خوایە لای ئیمام ڕزایە بخم بساشويا زماني لاويم بخم بساشو مردم موكاتاي توم لدردرشو مردم موكاتاي توم لدردرشو شطلي جراي قواوان رويا شطلي جراي قواوان رويا يا ريت قاني كردستان مرويا يا ريت قاني لاي مفهوم رويا توسناكي بازاري مي توسناكي بازاري مي دل خوشي وشادي بخمباري مي دل خوشي وشادي بخمباري مي شطلي دراوي قلاوان رويا شطلي دراوي Kurdistan